بابەتەکە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە بۆیە گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز فەهمی بورهان کە سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵ مەکاک فەهمی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سبەیەم پرۆژە یاسایە تێپەڕێنرێت لە پەرلەمانی عێراق کێ لێی سوودمەند دەبێت؟ کام ناوچانە؟ ئەم کاتتان باش بەبێگومان ئەم بڕیارە هەڵبوەشێتەوە. جارە پێشوەخت یەکێک لە یاسا بەرکارەکان کە تاکو ئێستاکە کاری پێ ئەکرێت کە یاساکانی سەردەمی حیزبی بەعسە هەڵەوەشێتەوە. ئەمە لە ڕووی دروستکردنی متمانە لە بینی پێکهاتەکان و لە بینی لایەنە سیاسیەکان ئەم متمانەیە فراوانترێکا و بەهێزترەکات وە ئومێد بە عێراقی داهاتوو، ئومێد بە عێراقی دوای ڕوخانی سەدام بۆ بیناکردنەوەی جۆرێک لە برایەتی لە بینی هەموو پێکهاتەکانە بەبێگومان زیاتر ئەکات. ئەمە وەکو حاڵەتێکی زۆر ئاسایی کە خۆتان نەزانن ئەما گەر یاساشی بۆ دەرنەچێت هەڵوەشانەوەی حیزبی بەعس بوو بە بڕیار لە دوای پرۆسی ئازادی عێراق. کاتێک حیزبی بەعس هەڵەوەشێتەوە ئەمە یەکسانە بە هەڵوەشانەوەی کۆی یاساکانی سەردەمی بەعسیش، بەڵام بەداخەوە یاساکانی سەردەمی بەعس بەشێکیان تاکو ئێساکە کاری پێوە ئەکرێت. ئەمە وەکو دیوە سیاسیەکەی لە ڕووی ژیانی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەوەی کە چێ سوودمەند دەبێت لەمە من پێم وایە کورد و چروکمان بۆ پێی کە زەرمەندی یەکەمی یاساکانی حیزبی بەعس بوون لەو ناوچانە لێی سوودمەند دەبن و ئەم یاسانە کە هەڵەوەشێتەوە حق ئەگەڕێتەوە بۆ ئەو خەڵکانی کە زەویەکانیان 40 ساڵ و بۆ 50 ساڵە داگیر کراوە بە پێی ئەو یاسا فۆقیانەی کە لەلای مەجلیسی قادی سەورەوە دەرچووە. من زیاد لە دیوێکی ئەم یاسایە ئەبینم، واتە زیاد لە دیوێکی ئیجابی ئەم پرۆسەیە ئەبینم. گرنگتر لە هەمووی ئەوەیە کە ئیتر ئێمە جۆرێک لە دڵنیاییمان بە دروستە بێت کە فعلەن حکوومەتی عێراق مەبەستێتی ئیتر کورد وەکو پێکهاتێکی ئەساسی ئەم دەوڵەتە ئەتوانێت لە ڕێگەی خەباتی دیموکراسی و خەباتی دەستوری و خەباتی پەرلەمانیەوە بەشێک لەو ئاواتانی یاخود بەشێک لەو مافەزەوتکراوانی بۆ بگەڕێتەوە. فەهمی ئەگەر سبەی ئەم پرۆژە یاسایە وای دانین کە دەنگی لەسەر نەدرا، دەنگی پێویستی بەدەست نەهێنا لە پەرلەمان، زەرەرەکەی چی دەبێت؟ بەبێگومان ئەم دانیشتنەی دیار خۆتان ئێستا باسان کە کۆبوونەیەکی زۆر گرنگ لە لای جەنابی سەرۆک کۆمار هەیە. ئێمە یەکێک لە ئامانجەکانمان وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان ئەوە بووە کە هەموو فراکسیۆنە کوردیەکان و هەموو وەزیرەکانمان لەسەر ئەم پرسانە پێکەوە گفتوگۆ بکەن و یەک بەهێزی ناوماڵی کوردی بۆ بەدەستهێنانی حەقەکانمان نیشان بدەن. بەبێگومان ئەمە چەندین دانیشتن کراوە و هەر لە 3 مانگی ڕابردووە ئەمە 5مین دانیشتنە کە ئەکرێت لەسەر پرسی گەڕانەوەی زەویزاری ناوچە کوردستانیەکان بۆ جوتیارانی ڕەسەنی ئەو ناوچانە. ئومێد دەکەم دانیشتەکەی ئەم شەو کاریگەری هەبێت، ئومێد دەکەم بەیانی ئەم یاسایە بە تەواوەتی هەڵبۆشێتەوە و پەرلەمان یاسای نوێ دەربکات بە پێی ئەم یاسایش بە بێگومان ئەم زەویانە ئەگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان. ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت ئەمە مانای ئەوە نییە ئێمە نائومێد بین. وەمە خۆم پێشنیاز ئەەکەم و ئەم ڕۆژ بە بەردەوامی لەگەڵانە لەسەر خەت بوومە. ئەگەر بەیانی دڵنیا نەبوون لەوەی کە دو ئامانج دێنێتە دی من پێم باشە و پێشنیازەکەم نەخرێتە دەنگدانەوە. ئێمە ئەخات و سنوور دو ئامانج ئەوەیە تۆ ئەگەر ئەم پرۆژە یاسای بیخەیتە دەنگدانەوە دەنگ نهێنێت ئەمە لەفە ڕەنگە بۆ ماوەیەکی زۆر دابخرێتەوە. من بەش بە حاڵی خۆم پێم وایە دەنگ دێنێ یان دەنگ نهێنێت کورد واز لە خاک و لە زەوی خۆی نایێنێت. بەڵام ئێمە ئەمانەیەت مادام شتەکە بۆتە مەسەلەیەکی یاسایی هەوڵ بدرێت بە ئارامی لە ڕووی یاساییەوە چارەسەر بکرێت. بەس من هەمیشە عەلی بڕوام وا بووە ئەگەر بەیانی ئێمە پەرلەمانتارەکانمان وەزیرەکانمان لە بەغداد جەنابی سەرۆک کۆمار کە ئەمانە جوودیان کردووە ئەگەر تێگەیشتین لەوەی کە ناتوانین بەیانی دەنگی پێویست کۆ بکەینەوە ئەمە لەفە تەعجیل بکرێت نەک بخرێتە دەنگدانەوە بۆ ئەوەی ئێمە لە بەعدەی سیاسیەکەیەوە کاری لەسەر بکەین. ئەنی خۆتان نزانن بەشی زۆری ئەم بابەتە جدیانە کە پەیوەندی بە کوردەوە هەیە زۆر جار ئەندام پەرلەمانیان وەزیرێکی ئێمە ناتوانێت یان هەمویان ناتوانن ئیستحقاقی بکەن بەدی بێنن. بۆیە پێویستە لە ڕووی سیاسیەوە ئێمە هێزە سیاسیەکانمان بخەینە گەڕ بۆ تەوافقی سیاسی لەسەر دروست بێت. ئەوەی کە من تێگەیشتوم برایانی سوننە بە شێکی گشتی زۆر پەرگیرن لەسەر ئەم بابەتە
و لە ڕاستیە هەتاکو ئێستاکە وەکو ئەوەی کە چاوەڕوان ئەکرا کە پشتیوانی ئەم مەزلومیەتە بکەن نەیان کردووە بە بیانی ئەوەی کە خەڵک زەرمەند دەبێت بەڵام خۆ پرسیارە سادەیان لە خۆیان نەکردو ئەی 50 ساڵە کورد و چروکمان زەرمەند بووە ئەی چێ ئستحقاقی ئەمانە بگەڕێنێتەوە و دوجار ئەمە مەسلەی خاکیشیان ئەوە نییە تۆ فەلاحێکی کورد بانگ بکەی حکوومەتی هەرێمی کوردستان دوو جار لە زەویەکەی خۆی پارەی زیاتری بداتی جوتیارە کوردەکە وەری ناگرێت بۆ لە بەرەوەی ئەمە پەیوەندی بە خاکەوە هەیە یا حکوومەتی عێراقی بێت قەرەبووی بکاتەوە بۆی دەستبەرداری زەویەکەی بێ بۆ دەبێ ئێمە ئومێد بکەین هەوڵەکانی ئەم چەند ڕۆژەی فراکسیۆنەکانمان و وەزیرەکانمان و دانیشتەکەی ئێستای جەنابی سەرۆکۆمەر لەگەڵیانە دەبێ ئومێد بکەین بەڵکو ئینشەڵا دەرئەنجامێکی هەبێت بەیانی بتوانن ئەم پرۆژێ تێپەڕن کە تێنەپەڕیان من پێشنیازی ئەوەکەم هەوڵ بدرێ نەخرێتە دەرگانەوە. کاتفەهمی بۆ تێپەڕاندنەکە ینی دوو ڕێگا هەیە یەکەمیان ئەو پرۆژە یاسایی کە حکوومەت ناردوێتە پەرلەمان دووەمیان ئەوەیە کە لیژنەکە لە پەرلەمان پێداچوونەوەیان پێداکردەوە هەندێک ناوچەی دیکەیان بۆ زیاد کردەوە وەکو کورد دەڵێت کە ئەمە ناوچەکانی مووسڵ و نینەوە و ئەو ناوچانەی دیکەی تێدا نیە تەنیا بڕیارەکە و ناوچانەی کەرکووک دەگرێتەوە ئێوە دڵتان خۆشە بەوەی کە بەیانی ئەگەر تەنیا ئەوەش تێپەڕێنرێت دەستکەوتێکی باشە بۆ کورد؟ ئێمە دەبێت خەباتەکەمان و ئامانجەکەمان لە خانەقین و دەوروبەری خانەقینەوە هەتاکو شەنگال بێت واتە ئەنی هەتاوەکو یەک پارچە زەوی ئێمە کە بەپی یاساکانی حیزبی بەعز داگیر کراوە و دابەش کراوە هەتاکو یەک پارچە زەوی بمینێت دەبێت ئێمە لە خەباتی سیاسی و لە خەباتی پەرلەمانی بەردەوام بین کە ئەڵم خەباتی سیاسی مەبەستم ئەوەیە کە ئێمە لە ڕووی سیاسیەوە دەست بە گفتوگۆ و دانوستان بکەین لەگەڵ جیهەتی سیاسی لە عێراقا خەباتی پەرلەمانیش ئەمەیە کە ئێستاکە تیا بەردەوامین بۆ ئامانجەکەی ئێمە فراوانترە لە کەرکووک ئامانجەکەی ئێمە زەوی کورد هەری کووردە ئەمە لە خانەقین بێت یان لە دووسخورماتوو بێت لە شنگال بێت یان لە دەشتی نینەوە بێت هیچ جیاوازیەکی نییە جوگرافیایە کە پێوەترێ کوردستان بەڵام لە کوردەواریە قسەیەکەیە کاڵێت نان پار و ئەخورێت ئەگەر ئێمە بتوانین بەیانی بەشێک لە ئامانجەکانی دەوروبەری کەرکووک و دەشتی نینەوە یان بەشێک لە خانەقین بەدی بێنین بە بێگومان کارەکە ئاسانتر ئەبێت بۆی کە بتوانین لە داهاتووە هەموو ئەو ناوچانە پشتیوان بەخوا بگەڕێنینەوە بگەڕێنینەوە بۆ خاوەن حاق بگەڕێنینەوە بۆ ئەو جوگرافیایی وەکو دوا پرسیارم دەمەوێت ئەوەت لێ بپرسم بێگومان ئاگاداری ئەو هەوڵانی کە ئێستا لە بەغا دەدرێن و ئەو کۆبوونەوانی کە هەیە چاوەڕێ دەکەن بەپێی ئەوەی کە تا ئێستا گفتوگۆی لەبارەوە کراوە سبەی پرۆژە یاساکە دەنگی لەسەر بدرێت؟ من بەبێگومان زۆر بەوردی متابعی بەرەو پێشچوونەکان و گفتوگۆکانمان کردووە لە ناو پەرلەمانە و قسەمان هەبوو لەسەر ئەم بابەتە وەکو دەستی ناوچە کوردستانیەکان دیارە ئێمە لە ماوەکانی ڕابردووە برایانیشی ئەش زۆر سەپۆرتیان ناکرد ئێستا کە ئەوان پشتیوانی ئەم پرۆسەیەکەن ئومێ دەکەم یعنی لە دوای ئەم هەموو هەوڵە بەیانی ئەم پرۆژە یاسا تێپەڕێت ئەگەر چی من چاوەڕێکم بزانم کۆبوونەوەکەی ماڵی جەنابی سەرۆکۆمار کە ئومێدم پێی هەیە بە چ دەرئەنجامێکەوە لی دێنە دەرەوە ئەگەر نا تەجروبەکانی ڕابردوو حقیقاتی وێنەیەکی وای لە من دروست کردووە کە بڵێم ڕەنگە قورس بێت بەڵام ناومێدیش نیم. زۆر سپاس بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت.